لا تۆرێکی بەڕامی بانی باش کوردستاندا باز لە شانەیەکی جۆ دەکەین کە بڕیارە ئەمڕۆ نمایش بکرێت باز لە ناوڕەکەی دەکەین باز لەوەی کە چەند ڕۆژ بەردەوام دەبێت کاتژمێر چەند بۆ چەند لای کوێژدا هەروەها باسی گرنگی شانۆیش دەکەین بێگومان ئێمە گفتگۆ زیاتری ئەم بابەتەوە و لێکاری زیاتر دەخینەوە ئێش بە میوانجاری کاک مەریوان زەنگەنە جەرهێنەری ئەم شانۆیە لە هەمان کاتە بەشێکی ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵمانە سڵاو لێبێ کاک مەریوان سپاس بۆی لە تەوریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری دەستپێک پێش ئەوەی باز لە ناوڕۆک یاخود پامی ئەم شانۆیە بکەین دەمەوێت بزانم بۆ ماوەی چەند ڕۆژ ئەم شانۆی نمایش دەکرێت لە هەمان کاتدا کاتژمێر چەند بۆ چەند دەبێت بەڵێ ئەم کاتتان باش ئەم کاتەی بینەرانتان باش ئەم شانۆیمە بە تەماین بۆ ماوەی 3 ڕۆژ ئەمڕۆ 4 مانگ و سبەینێ و 2 سبەی نمایشی بکەین لە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کاتژمێر 4 ئێوارە بەڵام لەبەرەوەی شانۆگەرەکە جەماوەریە ڕەنگە ڕۆژانی ترەگەر بینەر بە ڕێژێکی باش هاتن بەردەوامی بدەین بە نمایشەکانمان. باشە لە ئێستا جا کاک مەریوان ئەم شانۆی تەنها لە کەرکووکە بڕیارتان داوە بۆ نمونە لە شارەکانی دیکەی هەرێمیش ئەم شانۆی دیجۆیەدان لێژدا نمایش بکرێت واتە وەکو زنجیرەیەک بڕوە بەدڵنیاییەوە هەر وەکو نمایشەکەی پێشووترم لە گەمەی کەرەکانە توانیمان لە شاری سلێمانی و شاری هەولێریش نمایشی بکەین خۆشحاڵە بم بتوانم ئەم جارەش ئەم نمایشە بەرم بۆ شارەکانی تر زیاتر لە ئەو شارانی کە زۆر من پێم گرنگە نمایشی تیا بکرێ و هەندێک لەو شارۆچکانەیش کە من پێم باشە نمایش شانۆیی لەم جۆرەی تێبکرێ بەڵام ڕەنگە کێشەی ئەوەمان هەبێ گواستنەوەی کەرەستە و شتەکانمانمانەوە لەوێ ئەمیش ینی بەڕاستی هاوکارێکی باشی ئەوێ و جۆری ئەو هۆڵەشی کە نمایشی تێکەم ڕەنگە ئەبێ بە دیزاینێکی تایبەت بێ بۆی توام ئەم نمایشی تیا ئەنجام بدەم. هەمیشە بازەوە یان هیوادارم بەڕاستی هەندێک کەس هەبن هاوکاریمان بکەن. هەمیشە بازەوە دەکرێت کە شانۆیەک لەسەر تەختەی شانۆدا نمایش دەکرێت کە وەم نە شانۆی دیجۆ هەمیشە پێم و ناوڕۆکێکی دیاریکراوی بەخۆی هەیە یاخود جەخت دەکاتەوە سەر بابەتێکی دیاریکراوە منەمێ بزانم شانۆی جیجۆ پامی چیا ناوڕۆکەکەی چی لە خۆ دەگرێت هەڵبەت ئەم شانۆگەرێ لە نووسینی نووسەری گەورە عەزیز نەسینە و ئامادەکردنی بەڕێز زۆر بەڕێز کاردۆ محەممەدە ئەم شانۆگەریە کە نووسراوەتەوە زیاتر باس لە تەنهاییەکە لە گۆشەگیریەکە باس لە غوربەتەکە غوربەتی مرۆڤ و هەستکردن بە تەنهایی لە ناو کۆمەڵگەیە بەڵام ئێمە لەبەرەوەی لە کەرکووک بە تایبەت و لە گەرمیان و لە کوردستانیشا بە شێوەیەکی تایبەت کۆمەڵی کێشە و گرفتی خۆمان هەیە هاتوین ئەو کێشە و گرفتانەمان لەگەڵ ئەم کێشە و گرفتانەی کە لە ناو دەخەکەیە هەیە ئاوێتە کردووە و پێکەوە گرێمان داوە و نمایشی ئەەکەین بۆ بینەران هەڵبەت ئێمە کۆمەڵێ گرفتی خۆمان هەیە چ مێژووی بێ چ گرفتی ئەم سەردەمە بێ چ ئەو نەهامەتێ گەورانە بێ بە سەر میلەتەکەمانە هاتووە وەکو ئەنفال و ئەو گرفتە گەورانەی کە بەسەر نەتەوەکەمانە هاتووە و ئێستاش ڕەنگان دانەوەی هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگا ئەمانەیە ئەو گرفتانە بکەین بە هۆکار بۆ ئەوەی کە تاچی کورد بۆ هەست بە نامۆییەکە هەست بەواکە کە هەمیشە بەتەنهایە هەست ناکە ئەو خەڵکانی لە دەوروبەرین خەڵکانێکن وەکو ئەو ئەژین خەڵکانێکن نامۆن بۆ ئەو یاخود ئەو نامۆیە بەوان لەبەرەوە ئێمە هاتوین ئەو کێشانە هێناومانن و پێکەوە گرێمانداون و نمایشەکەین لە نمایشەکە بەڵێ کاتە پێ دوایە تا چەند دەتوانرەوە خۆ ئاماژەوە پێکرد کە ئەم شانۆیە باز لە تەنهایی و غوربەت دەکات کەواتە لێرەدا دەکرێت بڵێن تەختەی شانۆ بەشێکی پەیامەکان یاخود بابەتەکانی بەکاربهێنرێت کە ڕنگدانەوەی معاناتی خەڵک بێ ڕنگدانەوەی گرفتەکانی هاوڵاتیان بێ کە بتوانرێت هەم بەبیری هاوڵاتیان بهێنرێت و هەم ئەوانەی کە جیلی تازەشم بزانرێت کە وەم نا هاوڵاتیانی کوردستان بە چ مێژوویەکدا تێپەڕیون
بەڵێ بە دڵنیاییەوە تۆ شانۆ ئەگەر بێت و ئاوێنەی گەلبێ ئەگەر بێت و ئێمە شانۆ دابنێن بەو شوێنەی کە ئەتوانین ئێمە کەڵکی لێ ببینین و چێژی لێ ببینین ئەگەر بێت و ئێمە بمانەوێ شانۆ ئەو شوێنەیە کە ئەو مێژووی ئێمە وەکو گەلێک دۆکمنتارەکەوە و هەڵێگرێ و ئەی پارێزێ یاخود ئەو مێژووی ئێمە ئەگوازێتەوە بۆ ئەم سەردەما ڕەنگە بەو شێوەیە بیرکەینەوە بەو شێوەش بتوانین کار بکەین ئەمە هەمان شێوازی کارکردنی ئێمە لەم نمایشەیە ویستومانە ئەو کێشە و گرفتانەی کە لە سەردەمی پێشووە هەبوونە لە ناو نەتەوەکەمانە بیهێنینەوە بەڵام بە شێوەیەکی هونەری نمایشی بکەین و چارەسەری بۆ دابنین. بەڵێ باز لە ئامادەکاریەکان کە ئامادەکاریەکانتان چۆن بوو کە بتوانن ئەمڕۆ ئەو شانۆی جیجۆدا نمایش بکەن لە هەمان کاتدا چەند ئەکتەر بۆ منە ڕۆڵ دەبینێت لەم شانۆیەدا؟ بەڵێ ئێمە هەڵبەت ئەم نمایشە کاسەکەمان کاسێکی گەورەیە و ئەو یانی کۆمەڵێ هونەرمەندی گەورە لەم نمایشەیە بەشدارن لەوانە مامۆستا ڕزگار حەمەڕەئوف کە کاری مۆزیکەکەی بۆ داناوین و کاک حەیدەری عود هاوکاریەکە و هەروەها یاریدەدەری دەرهێنەر یاریدەدەرەکەم مامۆستا شکۆ عومەرە کە ئەویش هونەرمەندێکی ناسراوە و کۆمەڵێ لە ئەکتەرە باشەکان و ئەوانەی بە پەنجەی دەسەژمێرن لە شاری کەرکووکە وەکو مامۆستای بەڕێز مامۆستا تاریق ناسیح وەکو دارە عەزەدین سوزان ئەحمەد و محەممەد عەبدوڵڵا و کەوسەر خان و محەممەد عوسمان ئەمانە کاری نواندن ئەکەن و کۆمەڵێ گەنجیشمان هێناوە ئەو گەنجانش کە هەر لە پەیمانگە لەگەڵمانن تەلەبەی خۆمانن ئەوانیش هەڵبەت کاری نواندنەکەن و کاری تەکنیک کاریەکانەکەن وەکو ڕووناچی وەکو دیکۆر بەشدارن لەگەڵمانە من لێرەوە دەستخۆشییان لێکەم بەڕاستی بۆ ماوەی 5 مانگە لەگەڵمان لە مەشقەکەیە کارەکەین پێکەوە و هیوادارم ئەو 5 مانگە وای کردبێ بتوانین نمایشێکی جوان و چێژبەخش پێشکەشکەین بە بینەران. هەڵبەت هەر لە ئەو کاستەی کە ئێمە دامان ناوە کۆمەڵێ تەلەبەی تێوەکوتم من خۆم بۆ خۆم بەو شێوازە ئیشەکەم کۆمەڵێ هونەرمەندی ناودارە هێنم و کۆمەڵێ لەو تەلەبانە دێنم بۆی پێکەوە ئیش بکەین بۆی بتوانین ئەو تەلەبانەش بێن لە ئیشەکەیە بەشدار بن بۆی زیاتر شارەزا بن و ئاشنا بن بە شێوازی کارکردن لە دەرەوەی پەیمانگاوە لە کاستێکی پرۆفشناڵە چۆن ئیشەکرێ بۆی بتوانین بە تەواتی دروستیان کەین و خەڵکانێ دروستکەین لە کەرکووک پاشە ڕۆژێکی باش بۆ شانۆی کەرکووک دابین بکەین. تۆ لە سەرتادا هەڵبەت کاک حەیدەر ئەحمەدمان هەیە ئیشی فۆتۆکەشی بۆ کردینەوەمان بیر نەچێت. لە سەرتادا ئاماژە بۆ کرد کە ئێوە گەر بکرێت وەکو زنجیرەیەک لە شارەکانی دیکەی هەرەمدا ئەم شانۆیە نمایش بکەن کێشەی گواستنەوەی کەلوپەل و یاخود پێداویستیەکانتانە منەمێ بزانم لەم شانۆی لە کاتی پرۆڤاکردندا لە کاتی ئامادەکاریەکاندا بەتەواوی ئەو پێداویستی و کەلوپەلانەیە کە پێویست بووە لە شانۆی جیجۆدا کە بۆ منە نمایش بکرێت لەسەر تەختەی شان و بەتەواتی پێداویستیەکان لە بەردەستدا بووە یاخود تا چەند ئاستان کاتوتە بەردەم ئێوە لە کاتی ئامادەکاری پرۆڤەدا؟ هەڵبەت هەموو کارێکی هونەری کێشە و گرفتی خۆی هەیە و تۆ کاری دەرهێنان بە تایبەت من ناوێنێم چارەسەرکردنی کێشەکان کۆمەڵی کێشە هەیە تۆ دەی وەکو دەرهێنەر یەک بە یەک چارەسەریان بۆ دۆزیتەوە. اینجا کەرەستە و کەلوپەلی نمایشەکە خۆی بۆ خۆی کێشەیەکی گەورەیە بە تایبەت منیش ناسراوم بەوەی کە خۆم ئیشی دیزایانی کارەکانی خۆمەکەم و بۆ هەڵبەت بۆ شانۆکارانی تریش ئیشی دیزاینم زۆر کردووە و ئیشی دیکۆرم زۆر کردووە من خۆم بۆ خۆم ڕازی نابم بەوەی کە ئەو
ئەوەی لە مێشکمایە و ئەوەی لە بەرچاومایە و بیری لێ ئەەکەمەوە بۆ بەرجەستەکردنی کاری شانۆیەکە دەستبەرداری هیچ پارچەیەکی بچووکیشی بم. یعنی ئەوەی ئەمەیە کە دروستی بکەم لەسەر تەختەی شانۆ هەرچەنی تێبچێ هەرچەند کاتی تێبچێ پاری تێبچێ ئەبێ دابینی کەم و ئیشی تێ بکەم و ئەمە شێوازێکە لە ئیشکردنی من و لەبەرەوە ئەبینی هەندێک قورسە و ئاستەمە هەندێک شت پیاکردنی ڕەنگە من ناچار بوو بێتم بۆ پیاکردنی پارچێ ئەکسسوار پارچێ کەلوپەل چوو بێتم بۆ شارێکی تر یاخود لەوانەیە بە کۆمەڵی خەڵکی زۆرم ڕاگەیان بێ بۆی بۆم پیاکەن لەبەرەوەی ئەو کەلوپەلە کۆنەوە هی ئەم سەردەمە نیە ئەبێ بچم بیهێنم دابینی کەم لە نمایشەکەمە. بەڵام گواستنەوەی بۆ شارەکانی ترش هەڵبەت قورسە لەبەر ڕەنگە دیکۆرەکەی من گەورە بێ قەباری گەورە بێ و قورس بێ و پێویستی بەوە بێ مەسەن پێویستی بە ینی پارەی بڕە پارێکی باش بێ بۆ گواستنەوەی و کاستەکەشم گەورەیە نزیکەی 20 کەسە ئەو کاستە و ستافەی کە ئیشەکەین پێکەوە. بەڵێ کاک مەریوان لە ئێستادا دەکرێت بڵێن بینەری شانۆ کێیە؟ تۆ ئاماژە بۆ کرد کە شانۆی باز لە بۆ نەمعانەتی خەڵک باز لە کێشە و گرفتی خەڵک پێیان گەیاندنە کەواتە دەکرێت بڵێن ئەو معاناتانە کە دەخرێتە ڕووی هاوڵاتیان بە تایبەتی لێرەدا لایەنە سیاسیەکان یاخود بەرپرس و سیاسیەکاندا ئەم شانۆیانە دەبینن؟ من خۆشحاڵە بم کە نمایشێکی شانۆیی یەکەم زۆرترین بینەر بێتە نمایشەکەەوە یعنی لە گەنجانەوە تاکو ئەگاتە ئەوانەی زۆر بەتەمەنن و هەوڵم داوە ئیش بکەم بۆ ئەو شێوازە ئیشکردنە ئیشێکی جەماوەری بێ و هیواخوازم هەموو چینەکانی کۆمەڵگە بێنن نمایشەکەەوە لەبەرەوەی بەرکەوتەی ئەبێ بتێونەتەوێت تۆ باسی ئەو کۆمەڵگەیەکەی هەچ کەس بە پێی ڕۆشنبیری خۆی بەرکەوتنیە بێ لەگەڵ نمایشەکەیە و بیرکردنەوەی بێ و کاریگەریە بێ بەسەر ئەو بینەرەیە کەواتە تۆ شانۆ بێ بۆ بینەر ئیش بکەیت. هیوادارم بە تایبەت بەرپرسەکان بێنە نمایشەکانمانەوە بۆی بزانن کێشە و گرفتەکانی کۆمەڵگە چییە لە ڕێی ئەو نمایشە شانۆییەوە. کاتە لەمڕۆ باز لە ئاستی شانۆی بکەین. ئاستی شانۆی لە کەرکووک لە شارەکانی هەرێم لە دەوروبەری چۆن دەبینی؟ دەکرێت بڵێن جیاوازیەک لە شانۆی هەرێم و ڕۆژئاوادا بەدی دەکرێت؟ هەڵبەت ئێمە شانۆ بۆ کوردستان مێژوەکەی زۆر کۆن نییە ڕەنگە بگەڕێتەوە بۆ 100 ساڵ زۆر لەمەوە بەرکە لە کەرکووک لە بیستەکانان نمای شانۆی کراوە دواتریش لە شارەکانی هەرێم لە سێمای لە شارەکانی تر دەستی پێکردووە و نمایش شانۆی هەبووە. بەڵام ئەماوە ناگەێنێ کە ئێمە لە پێشەوە نەبین لە شانۆیەوە نەمانتوانی بێ شانۆیەکی ئەوتۆ دروستکەین نەتوانین ناوی لێ بنین شانۆ. ڕەنگە ئێمە شانۆیەکی نەتەوەیمان نەبێ یاخود ستایلێکی تایبەتمان نەبێ بە شانۆی کوردی بەڵام ئێمە وەکو لاسایی زۆربەی ستایلەکانمان کردوێتەوە و کارمان لە زۆر وەکو شانۆکارانی کوردستان باسەکەم هەڵدراوە زۆربەی ئەو ستایلە کۆنانە و نوێیانەشی کەیە لە شانۆی ئەمڕۆ کاری تێبکرێ و کەرکووک هەڵبەت بە تایبەت من باسەکەم لە ساڵی بیستەکانەوە کە شانۆی تیابووە و کۆمەڵە تیپ و گروبی تیابووە کاری شانۆیان کردووە ئەو سەردەمەی لە هەفتاکانە وەک یادەوەری من بێت کە چوومە پرۆڤەی شانۆیم بینیوە ڕەنگە لەبەرەوەی نزیک بوو بێ لە ماڵمانەوە و دواتریش خۆم لە قوتابخانە کارم کردو هەر لە سەرەتاییەوە دواتر لە ناوەندی کارم کردووە کۆمەڵێ تیپ و هونەرمەندم بینیەوە بەرکەوتنم هەبووە لەگەڵیانە خۆشبەختانە دواتر ئەوە ئەگەیەنێ کە کەرکووک پێشەنگ بووە لە زۆربەی لایەنەکان و بۆ کارکردن لە شانۆیە و هەروەها شارەکانی کوردستانیش بوونی پەیمانگەی هونەرە جوانەکان کۆمەڵێ پەیمانگە لە کۆمەڵێ شار لە کوردستانە ئەمە وای کردووە کەسانێکی باش دروست بن
کۆمەڵە شانۆکاری باش دروست بن کە تاکو ئێستا بەردەوامیان بە کارەکەیان داوە و نمایشی زۆر جوان پێشکەشەکرێ لە شارەکانی کوردستان. بەڵام ئەوە ناگەێنێ کە ئێمە بڵێن شانۆیەکی تایبەتمان هەیە، شانۆیەکمان هەیە زۆر پێشکەوتووە لە ئاستێکی زۆر بەرزە. هیوادارم حکوومەت و دەسەڵاتداران کار بکەن زیاتر بۆ دابینکردنی هۆڵ، بۆ دابینکردنی شوێنی مەشق، بۆ دابینکردنی شوێن بۆ تیپە شانۆیەکان و کەرەستەکانەوە. کۆمەڵێ هەڵبەت پێداویستی هەیە بۆی ئێمە بتوانین شانۆیەکی نەتەوەی دروستکەین، شانۆیە دروستکەین لە ئاستێکی زۆر بەرزابێ کە بتوانانی بیبەی بۆ وڵاتان و بۆ دەرەوەی وڵات و بڵێ ئەمە شانۆکەی منە و ئەمە ئاستی شانۆکەی منە و ئێمەی کوردیش وەکو گەلە پێشکەوتوەکان شانۆیەکی تایبەتمان هەیە بە خۆمان و لەبەرەوەی وەکو چۆن شعر، مۆزیک، ئەدەب ئەمانە هەموو ئاوێنە و هەموو ئەوانن کە بوون و وجودی نەتەوەیەکە سەلمێنن، هەروەها بتوانین لە ڕێی شانۆکەمانەوە وجودی نەتەوەکەی خۆمان بسەلمێنین و دەنگی نەتەوەکەمان و مێژووی نەتەوەکەمان بگەێنین بە هەموو وڵاتان. ئەوەی لێرەدا سەرنجی منی ڕاکێشە ناوی شانۆکەتان بۆ منە بە ناوی شانۆیی جیجۆ. من ئەمێ بزانم کە بەو ناوە ئێوە ناساندوتانە لە هەمان کاتە و خۆ ئاماژە پێکرد ناوەڕۆکەکە یاخود پێیان و بابەتەکانی باز لە تەنهایی غوربەت دەکا. کەواتە ئەم ناوە لەکوێوە سەرچاوە دەگەی لە هەمان کاتە چۆن بوو ئەم ناوەی بۆ هەڵبژێردرا؟ هەڵبەت ئەو ناوە من هەڵم نەبژاردەوە ناوی جیجۆ، هەر نووسەرەکە بۆ خۆی ئەو ناوی لێ ناوە لەبەرەوەی یەکێکە لە کەسایەتە سەرەکیەکانی ناو شانۆگەرێکە و ینی لەبەرەوە هەر ناوەکەشی بەو ناوە، بەڵام من پێم باش بوو ئەو ناوە بمێنێتەوە لەبەرەوەی ناوەکەش بۆ خۆی نامۆیە و شانۆگەرێکەش باسە نامۆیی و تەنهایی و غوربەتەکە، بۆیە پێم باش بە ئەو ناوە بمێنێتەوە. ناوەکەش سەرنج ڕاکێشە، ڕەنگە هەر کەس بۆ خۆی لای خۆیەوە بە شێوازێ شرۆڤەی بۆ بکە یاخود تەحلیلی بکات. بەڵێ 27 ڕۆژی جیهانی شانۆیە، ئێوە تا چەند پێتان گرینگە بۆم نەنەک تەنها لەم ڕۆژەدا کار و چالاکی هەبێت بەڵکو لە ڕۆژەکانی دیکە دەوکو ئێوە شانۆی یاخۆ شانۆکاران بەردەوام بن لە کار و چالاکی جۆر بە جۆرەکان؟ هەڵبەت 27 ڕۆژێکە بۆ ناساندنی شانۆ و بۆ بەجیهانکردنی شانۆ زیاتر و وەکو هەموو وەکو چۆن ڕۆژەکانی تر هەیە، ڕۆژێ بۆ دایکە، ڕۆژێ بۆ باوکە، ڕۆژێ بۆ مامۆستایە تەرخان کراوە لە جیهانە. بەڵام ئەو ڕۆژە تایبەت نییە بۆی کە نمایشی شانۆی تێبکرێت یاخود چالاکی شانۆی تێبکرێت. تۆ ئەبێ ڕۆژانە لە شارەکانە لە هۆڵەکانە نمایش شانۆی هەبێ بە بەردەوامی، لەبەرەوەی ئەگەر شارێک شانۆی تیانە بێ ئەو شارە من بە شاری نازانم. شار تەنها ئەوە نییە تۆ کۆمەڵێ بینا و جادە و نازان مۆڵ و شتی جوانی تێ بکەیت و بەڵام لایەنی ڕۆشنبیری تیانە بێ، کتێبخانەی تێ نەبێ، هۆڵێکی شانۆی باشی تێ نەبێ یا چەند هۆڵێکی تێ نەبێ نمایش شانۆی تێ بکرێ. کەی شانۆ بوو بە ضرورەت لە ژیان، ئەو کات ئەو شارە ناوی ئەندرێ شار. بەڵێ کاتە لێرەوە منەمێ بزانم داخسە و داپایامت چی دەبێت؟ دواپەیامی من ئەوەیە هیوادارم لە هەموو شارەکانی کوردستانە و لە کەرکووکیشا ببینم ڕۆژانە نمایشی شانۆیی هەیە، هەموو گروپ و تیپەکان کاری شانۆیی بکەن و بە بەردەوامی و بتوانین جارێکی تر بینەر ئاشتکەینەوە لەگەڵ شانۆیە و بێنەوە ناو هۆڵەکانی شانۆ و هیوادارم بەرپرسان زۆر بە جددی بیر بکەنەوە لەوەی کە شانۆ ضرورەتە بۆ ژیان، لە نەک شانۆی گەورەکان بەڵکو شانۆ لە باخچەی ساوایانەوە تاکو کۆلێج و دواتر لە دەرەوەش شانۆی گەورەکان
و شانۆ تایبەت هەبێ بۆ مناڵان و هۆڵی تایبەت هەبێ بۆ نمایشی مناڵانیش لەبەرێ ئەوان دێن دواتر هەموو شتەکانەکەوێتە ژێر دەستی ئەوانە ئەو مناڵانی کە ئەمڕۆ مناڵن ئەوانن دوا ڕۆژ ئەم ژیانە ئەبەنە ڕێوە لە بری ئێمە کەوایە منە بێ خەڵکێکی تەندروست دروستکەم و خەڵکێ دروستکەم کە نیشتیمان و نەتەوەکەی خۆش بوێ و مرۆڤی خۆش بوێ و جوانی خۆش بوێ و هونەری خۆش بوێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەریوان زەنگەنە دەرهێنەر کە بشێکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بیسواز بۆ بەشداریت.